بەرنامەی یۆرۆ ئەمریکا با سپۆنسەری سپۆرتچیک. ئێرە سپۆرتچێکە، گەورەترین سەنتەری وەرزشی لە کوردستان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەناوی خوای گەورە و میرەبان، ئازانم سڵاوتان لەبێت. خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی یۆرۆ ئەمریکا دەمەوە میوانی ماڵەکانتان کە بەرنامەی ئەمڕۆ تایبەت دەبێت بە قسەکردن لە سەر یارەکانی ئەوڕۆ پاژەوەی یەکەمین یارەکانی قۆناغی کۆمەڵەکان کۆتاییات. ئەمڕۆ دومین یارەکان بۆ چەند هەڵبژاردەیەک دەست پێ دەکات و هەوڵ دەدەین گفتوگۆی تەواو بکەین لەسەر ڕووداوەکانی دوێنێ و هەروەها یارێنی کە ئەمڕۆژ دەکرێن. بە خۆشحاڵی شۆم بەرنامەیەش دانە لە سڵان لا میوانە دانەرگیان جارێکتر سپاس بۆ ئامادەبوونە. سپاس کاک محەممەد، سڵاو لە بینەوەی خۆشەویستەکان. هیوای خۆشی بۆ مولایەگە خوازین ئینشاءڵڵا ئەم بەرنامەیەش بە دڵی بینەرە خۆشەویستەکانی کەناڵی پەیامە بێ. زۆر سپاس. ئازانم بەرنامەی یۆرۆ ئەمریکا بە سپۆنسەری سەرەکی سپۆرتچێک بەڕێوە دەچێت و ئێوەی بەڕێزیش دوێنێ پێشبینیتان کردبوو بۆ یارینەوان فەڕەنسا ئەڵمانیا کە تێدا فەڕەنسا بە گۆڵێکی ماتسۆمێڵسکا بە هەڵە لە سەرخوانی تۆمار کرد، سەرکەوتنی تۆمار کرد و 20 بەڕێز وەڵامەکەیان ڕاست بۆ ئێمە لە ناوەڕاستی بەرنمەکەیە لەلایەن کاکە دانەرەوە تیر و پشک بۆ براوی ئەو خەڵاتە دەکرێت بۆی کە زانیچە دەبێتە براوی خەڵاتەکە و هەر ئەمڕۆ لە پێیجی تایبەتی پەیام سپۆرت ئێوە دەتوانن بۆ بەرنامەی ئەمڕۆ بینەر بن وەرەوە پەیجی هاوڕێی عەزیزم دانەر ئەسڵان و پەیجی فەرمی کەناڵی ئاسمانی پەیامیش دەتوان بینەری ئەم بەرنامەیە من هەر کۆمنتێر سەرنجێکتانەیە ئاراستی بەرنامەکەی بکەن و لامان کادا ڕاپرسی ئەمڕۆ تایبەتە بە یارینەوان ئیتالیا سویسرا کە یارەکە لە کاژمێردا ئەنجام درێت. ئێوەی بەڕێزیش دەتوان لە ئێستەوە پێشبینەکانتان بۆ ئەنجامی ئەو یاریە بنووسن و وەکوتیشم لە بەرنامەکە لەگەڵماندا بەردەوام من تاوای گفتوگۆی تەواو بکەین. دانەرجان سەرەتا بە یەکەم یاری دوێنێ دەست پێ دەکەم، هەنگاریا پرتوگال کە یعنی ئێمە دوێنەش باسمان لەوە کرد، تۆ باس لەوە کرد کە هەنگاریا یەکێکە لە هەڵبژاردانەی کە دەیوێت زەفەر بەم گەورانە بەرێ وەلامان کادا من پرسیاری ئەوم کردوانەیە کە ئەگەر پرتوگال دەرفەتی بردنەوە لە هەنگاریا لە دەستبا چۆن دەبیت، چۆن دەرفەتێکە بێ بۆ گەشتن بە قۆناغی داهات و لەبەری ڕوبەڕبوونەوەکانی تر سەری کە بارودۆخەکە تێک دەچێت یاری داهات و ئەڵمانیا کە دۆڕاوە یعنی وەزعێکی گران دروستە بێ. بەڵام ئەوەی من بینیم پرتوگال ئاستێکی وای پێشکەش نەکرد بەڵام لە کۆتاییە ئەنجامێکی گەورەی دەستەبەر کرد. بەڵێ کاک محەممەد، ئەمە من بۆ خۆم من ئەگەێنێتە ئەوەی کە بڵێم پرتوگال لە سەردەمی فرناندۆ سانتۆسدا هەڵبژاردەیەکی تەواو جیاوازەلەوەی کە لە چەند ساڵانی ڕابردووەوە ئێمە بینیمانە و تەماشای یاریەکانیمان کردووە کە ئەم هەڵبژاردەیە هەمیشەوا بووە یاریەکی خۆشی پێشکەش کردووە، یاریەکی کراوی پێشکەش کردو، بەڵام لە کۆتاییەکانی یاریەکاندا هەمیشە دووچاری دۆڕان هاتووە. پرتوگالی دوێنێ دەق پێچەوانەی ئەم هەڵبژاردەی پرتوگالە بوو کە لە ڕابردووە بوونی هەبوو. هەڵبژاردەی پرتوگالی دوێنێ هەوڵی ئەدا بەڵام مەجای ئەوەشی زۆر نایە کە هەڵبژاردەی مەجار زەفەری بێبەرێت و گۆڵێکی لەسەر تۆمارکە. بەڵام کاتێکە دیارێکە لە کۆتاییەکەی نزیک بۆ و پرتوگال چەندان جار ئەو شێوازەیان جێبەجێ کردبوو کە تۆ بۆ شێوەیە بگاتە لای گوێرێرۆ بێگومان هەمیشە ژوا بۆ من دایم وتومە تۆپ کە ئەیا بە تۆڕی گۆڵەکەیە کارێکی زۆری بۆ کرێ، کارێکی زۆری بۆ کرێتە ئامانجەکەوەیە کە تۆپەکە زۆر شیاکە تۆپ چوە تۆ هەموو شتێک. ئەو گۆڵی گێرێرۆ پێش تۆماری کرد هەموو شتێکی بە کۆتایەنە و دەرگای کردەوە لەسەر چی لەسەر تۆمارکردنی مێژوویەکی گەورە لەلایەن یاریزانێکەوە کە خاوەنی بەڕاستی مێژووە لە تۆپی پێ ڕاستە
تاکو خولەکی 82 هەڵبژاردەی پرتوگال بە بەردەوامی هەوڵیە ڕاستە کریستیانۆ یانە ساوە سەلامێک مسیجینا دوڵێ بۆ بەشان و باڵی کریستیانۆ ئاڵی کاکە بەشان و باڵێ هەڵایە نا بەشان و باڵێ هەڵایە ڕاستەکە بەڵێ لە ناو گۆڵا تۆپێکی لیا بە ئاسمانەگەرەوەی بکردایە بە گۆڵ لەوانە بوو هەر لەو کاتەوە پرتوگال کۆنتترۆلی یاریەکەی بکردا بەڵام دۆخی یەکەم یاریە دۆخی یەکەم یاری و لە کۆمەڵەیەکی شایکە کۆمەڵەیەکی ئاگرین و سەختە پرتوگال لەبەر چایەتی فەڕەنسا و ئەڵمانیا هەروە بە ئاسانی یاری ناکەن بۆیە هەموو هەوڵێکی خۆیان ئەگەر لە خولەکی نەوە بۆ نەوەیەکیش یەک گۆڵ لەسەر هەڵبژاردەی مەجەر تۆمار بکە خێر عەلە خێر سوپاسی خواکە و بەری دەست و پشتی دەستی ماچەکاوڵێ سێ خاڵم دەستەوەر کرد بەڵام کاتێککە وە گوتم من دوێنێ بەس ئینەوەم ئەکرد تەماشای و هەوڵی کە گێرێرۆ گۆڵەکەی پێتۆمار کرد باشە چەند جار پرتوگالم هەوڵەیە جۆتا چەند جارم هەوڵەیە کریستیانۆ چەند جار دوجار هەر سەرەگرێ زۆر لێدان لە شتێک زۆر لێدان لە ئاسنیش ئەگەر دڵنیشی لێنێت هەر خواریەکاتەوە هەر شوێنی لێدانەکەی پێوە دیارە بێت دەورەکەی ابن الحەجەر ئەسقەلانیش تکتکی ئاوەکە کە بێتمە بەردەکە چاڵک ئاوی پاڤێڵ لە چیک ئەوە لە دنیای ناسراوە ساڵی دنۆکێکی لێتە خوارەوە یا بە بەردەکەی چاڵێکە مەبەستم چییە؟ پرتوگال زۆر جیاوازە زۆر بەڕێزوازیزیانی لە دوێنێ قسە لە سەرواکەن پرتوگال چی کردووە هیچی نەکردووە نەخێر پرتوگال جیاوازە پرتوگال لەو پرتوگالی جاران جیاوازە حەمەجیان سەیری فەڕەنساکە یەینە سەرباسی فەڕەنسا سەیری فەڕەنساکە لە سەردەمی دێدێشان با چه هەڵبژاردەیەکی جیاوازە پرتوگالیش بە هەمان شێوە پرتوگال هەڵبژاردەیەکی سەردەمیانەیە هەڵبژاردەیەکە فرناندۆ سانتۆس لەگەڵ ئەمڕۆیە مامەڵاکە لەگەڵ ئەمڕۆیە پێ دوایە سانتۆس شیاوی سەرکردایەتیکردنی ئەم پێگاتەی پرتوگال بێ هەست شیا بوو تەواو دوو پاڵەوانێتی بۆ برنوانی مەبەستم هەر ئێستا ینی زۆرێک بڕوایان وایە دانر ئەڵێن یۆرۆی 2016 پرتوگالێکی جیاواز هەبوو بۆیە بەستایلێکی جیاواز یاریان کرد و پرتوگال بوو نەپاڵان بەس ئەم پاڵەوانێتیە جیاواز لەوەی سانتۆس پێگاتێکی گەورەتر و بێستری پێبێ بێگوما ئەنم ناڵێم ئەم پێگاتەی بێسترە ئەم پێگاتەی و هەر شیاوی شەڕانەریان بێ شیاو لەو باشترشی هەیە لە پرتوگالا بەس پێم نەڵی مورینۆ بۆی بێزەکە نێم بەسەرڕەکە بەسەرەوانیشە ئەم کابرایان لەم کاتەیە باشترین شت بە هەڵبژاردەی پێ ینی خەڵک چیەوێ لەمە زیاتر پرتوگال لە لووتکەی تۆپی پێایە حەمەدجان سەیرە سیر ڕقی نیوەی خەڵک لە ڕۆناڵدۆ وا ئەکادان نەنێن بە پرتوگالە ڕقی نیوەکەی تری خەڵکی گۆی زەوی لە میسی وا ئەکا هیچ شتێکی نەبین بەڕاستی پرتوگال ناوازەیە بەڕاستی پرتوگال بەهێزە من باسی یاری ئەڵمانیا و دەهین ناکەم فەڕەنسا ناکەم چی ئەگوزارێت چی ناگوزارێمەیان هیچ پەیوەندیکی پێمونێ بەڵام پرتوگال کاکە لە 2016 هەڵبژاردەیە لەگەڵم کابرایە مەزنترین ئاس پێشکەشەکە پاڵەوانە دوو پاڵەوانێتی نیشتنەکەشی بردەوە و یۆرۆشی بردۆتەوە بەسێتی و بە باشترین ئاسیش گەشتۆتە پاڵەوانێتی و کێبڕکێشە کاستا لە مۆندیالدا بە هەمان شێوە مەبەستم چییە؟ ئەم هەڵبژاردەیە ڕێک پێچەوانەی هەڵبژاردەکەی 30 ساڵ لەمەوە پێشە کە ئێمە بە مناڵیەوە ئیترکە وردەوردە یاریمانەبینی پرتوگالمانەبینی هەڵبژاردەیەکی تایبەت بوو بەڕاستی یاریکی خۆشیە کرد بەڵام دوجار ئەنجام لە بەرژەوەندینەوە ئێستا پرتوگال یاریەکی مامناوەند دەکا بەڵام دوجار ئەنجام بۆ خۆی دەستەبەرەکە زۆر لای من وایە ئێمە لێرەیە بۆ ڕقی خەڵکیش ناکەین بۆی شەکەین کە ئەوەی کە ڕوایە لە یاریگە قسە لەسەرەواکەین کە ڕوایە لە یاریگە بۆ ئێمە میسی بێ ڕۆناڵدۆ بێ پێرلۆ بێ هەج یاریزانە بێ ئێمە بێ باسیەوە بکەین کە لە یاریگایە ڕوایە بێگومان ئەگەر شانی ڕەخنە بێ ڕەخناگرین و ئەگەر شانی دەستخۆشی بێ دەستخۆشی حەمەدجان خەڵک پێی ناخۆشە ئەم بەحساب ئەبێ فێریان پێی ناخۆشە کریستیانۆ ئەبێ فێر بێ باشە کریستیانۆ گۆڵی خۆی کردووە ژمارەی خۆی تۆمار کردو و شتەکان کاکە من بە پێخۆ ناخۆش بوون نابێ با بچینە سەر ئەو ڕیکۆردانەی کە شەوی ڕابردوو کە لەگەڵەوەی کریستیانۆ ئاستێکی خراپی لە یارەکەیە هەبوو ئاستی وەکو پێویست نەبوو بەڵام وەک دەوترێت هەموو یاریێکی میسی و ڕۆناڵدۆ گۆڵێکی میسی یاخود گۆڵێکی ڕۆناڵدۆ پەیامێکی جیاوازی تایە ینی ڕیکۆردێکی نوێ تۆمارەکە کریستیانۆ لە پاش یارەکان بەرامبەر هەنگارە کە دوو گۆڵی تۆمار کرد یەکەم ڕیکۆردی بووە گۆڵکاری مێژووی یۆرۆ
کە ئەمە خۆی لە خۆیدا دەستکەوتێکی گرنگە بۆ ڕۆناڵدۆ دانر لە دواوی کە گۆڵکاری مێژووی چامپیۆنز لیگیشە گۆڵکاری مێژووی پۆرتوگالە بە 106 گۆڵەوە بێگومان ئەمە باشترکردنی ڕیکۆردەکەی خۆی بۆ لەگەڵ پۆرتوگالە لە بەرێم ئەم ڕیکۆردەی هەر هەیە کریستیانۆ ڕۆناڵدۆ و هەروە یەکەم یاریزانە لە 5 پاڵەوانێتی یۆرۆدا بەشداری دەکاو لە هەر 5 پاڵەوانێتی بە دوایەکیشە گۆڵی تۆمار کردو کە خۆی لە خۆشیدا ئەمە یعنی ڕیکۆردی تایبەتمەندن کە ڕەنگە لە پاڵەوانێتی یاخود لە جامی یۆرۆیە ئەمە نەبیندێت ساش گۆڵکاری یۆرۆی بە 2 گۆڵ لە پێش لۆکاکۆ ئەمە بەستم لەوە یعنی ئەڵەم ڕەنگە نەبیندێت ڕەنگە ئەم ڕیکۆردانە نەشکێنرێتەوانێ گرافیکی دواتر کە هەر بەو یاریەی ینی سێریکە یەک یاری 90 خولەک یاریکردن و تۆمارکردنی 2 گۆڵ کۆمەڵی ڕیکۆردی یاوە بە کریستیانۆ ڕۆناڵدۆ گرافیکی دووەم کە یەکەم چوارەم ڕیکۆردی دوێنەی لە تەمەنی 36 ساڵی 130 ڕۆژ بووە بە تەمەنترین یاریزان کە 2 گۆڵ لە یەک یاریدا تۆمار کرا و توانوێتی 51 گۆڵ لە 50 بژاردەکەی سەرەتای ڕزمەندی گیان تۆمارکە زۆرترین یاری لە مێژووی پاڵەوانێتی یۆرۆ بردوێتەوە لامان کاتیشدادانەر زۆرترین 2 گۆڵی لە مێژووی جامی یۆرۆدا تۆمار کردووە زۆرترین 2 گۆڵ زۆرترین یاری بردنەوە ڕیکۆردی زۆرترین گۆڵ ئەوە زۆرترین بردنەوەکەشی تیا بوو 50 گۆڵی لە 50 تیپی ئەوەیان دازانام و زانیاریە هەمووی لە ڕیکۆردەکانی دوێنەیە 50 چی کردووە کو کریستیانە لە چوزام لە چۆ لە کۆی شاردە گەورەکان لە کۆی زۆر کەم گۆڵی لە پەنجاویە گۆڵ لە هەڵبژاردەکەی سەرەتای ڕیزبەندی گیان تۆمارکە 50 هەڵبژاردە سویسرا لەو سەرەتایە بەلجیکا لەو سەرەتایە هۆڵەندا لەو سەرەتایە ئیتالیا کردووە گۆڵی لە ئیتالیا نەکردووە بەڵام ئیتالیا لەو سەرەتایە لە بەرازیلی کردووە خۆ بەرازیل 1 تا 50 بەرازیل ئەڵمانیا و ئیتالیان قەینای تۆ ئەوە نووسێتی لە 50 هەڵبژاردەی سەرەتای ڕزبەندی ئاشێ بڵێ لە چەند هەڵبژاردەیەکی یەکەم تا 50 هەڵبژاردە وای ئەڵێ توانیوێتی 50 گۆڵ لە 50 هەڵبژاردەی سەرەتای ڕزبەندی گیان تۆمارکە ئەوەی کە لە ڕیزبەندی یەک نا خۆ یعنی ئەکرێ 50 گۆڵ لە 50 هەڵبژاردەکەی چۆن شتی وابێ مەبەست لەوەیە منەوە بۆ ڕوونەکەمانێ 50 گۆڵی تۆمار کردووە لە ڕیزبەندی ئەو 50 هەڵبژاردەی کە لە 1 تا 50 جیهان بەزلامویان نا لە 1 تا 50 جیهانان یەک حرفی کەما و ئەو دێڕەقەی ناکێشنی مامۆستای ڕێزمان ئەوە ڕوونکردنەوەکە باشوە بەڵام ڕیکۆردەکەمە بەستی لەوەیە لە 50 گۆڵە لە ڕیزبەندی هەڵبژاردانە بۆ کە لە یەکەم تا 50 جیهان کەس ناتوانێت نکوڵیان لێ بکە بەڵام باوەڕ ناکەم لیتوانیا و ئەستۆنیا و دوورگەکانی یاریدا توش ئەڵمانیا با بزانین هەڵبژاردەکە بکە ئەڵمانیا با گۆڵەکە ئەڵمانیاش بکایترە و بیانۆشی لەسەر نامێت ئەوەی نامێنێ زۆر باشە لەسەر ڕیکۆردەکانی ڕۆناڵدۆ لەسەر ئەزایچی من هەمیشە وتوم ئەم کوڕە ئامێرێک کە بۆ تۆ گۆڵ تۆمارکردن ئەم کوڕە کێبرچەی خۆشیەکە ئەم کوڕە کێبرچکەی ئەمانەکە ئەنجا یەک تایبەتمەندێتی کریستیان ڕۆناڵدۆیەژەوەیە هیچ شتێک ناچێ بەگوێیە سەبرێکی دوور و درێژیەیە هەتا ئەو کاتەی ئەگاتە گۆڵ تۆمارکردن ئەمە وای کردووە ئەم کوڕە تایبەت بێ لەو حاڵەتەیە ئەوی ژەوەیە کە گوێ بە هیچ نایەت گوێ بۆ ڕەخنانە نایەکە لە یەکگیرە گوێ بۆ قسان نایەکە بەرامبەریەوتێ گوێ بە هیچ شتێ نایە کاتێککە گۆڵ تۆمارەکایی دیێوانی کەچی ئەڵێن بۆ خۆیانی ئەڵێن تەمەنی 36 ساڵە ئەوە تا ئەو هەموو گۆڵی تۆمار کردووە هەر لە یاریەکەی دوێنەیە هەتا خولەکی 83 نەک کریستیانۆ هەڵبژاردەی پۆرتوگالیش ئەکتیڤ نەبوو دوای گۆڵەکەی گێرێرۆ تەواو هەموو شتێک کۆتاییات لێرەیە سەرەی کێ بێتە پێشەوە سەرەی کریستیانۆیە یەکێکە لە باشترین و ناوەزەترین یاریزانەکانی نەک ئێستای جیان بەڵکو مێژووی تۆپ پێ لە جێبەجێکردنی پەنارتی و لێدانی سزایە یەکێکە لە باشترین و یاریزانانی کازانێت تۆ بەخاتێکەوە و لەگەڵەوەشدا گۆڵەکەی سێمی یعنی گۆڵێکی زۆر جوان بوو تۆ لەو ناوچە تەسکەیە
تۆ بەقاچی ڕاستێنی گاڵە بە گۆڵچیەکەیت و تۆپەکایی بە چەپە و ئەیخیتە گۆڵ و بەڕاستی یاریزانێ ئەگەر لەسەر خۆ و هێور و ئاسوودە نەبێ باوەڕ ناکە بتوانێت ئەو شتە جێبەجێ بکە بۆیە ئەو شتان بۆ کریستیان ڕۆناڵدۆ تازە نییە و بەداوامیشە بێت چونکە کریستیانۆ بە نیاز نییە بەم زوانە واز بێنێ بەشداری مۆندیالی 2022 شەکە لەوانێ دوایەوەش بەشداری یۆرۆی 2024 بکات چکە ئەو بەدیە و جیسمە و لەشەی کریستیان ڕۆناڵدۆ هەیەی ئەو لەشەیەکە هیچ نەبووە بۆ هاندەرەکانی خۆی هەمویان وەکو بوونە بەڵام پێویستی شەکە بۆ واستە و بەردەوامێ دەچمە لای ڤیددیۆیەکی تایبەت کە لە دوو کۆنگری ڕۆژنامە نووسیا ڕوویدا کەمە پەیامێکی هۆشیاری بوو لەلایەنەوە یاریزانانەوە دران کە ڕەنگە زیان بێ بۆ پاڵەوانێتی یۆرۆ یاخود بۆ جامی یۆرۆ بۆ یوفا بەڵام ئەوەی کە کرا کریستیانۆ ڕۆناڵدۆ لە ڤیددیۆی یەکەمە دوو کۆکاکۆلای لە بەردەمدا دووریە خاتەوە بە ئاماژە و بە زمانی ژاماژەی پێدەکا کە ئەم بخۆری ئاوە یاخود ئەم تەنها گرنگی بە ئاو خواردنەوە دەدا کە تەنها ئەم ڕەفتارەی کریستیانۆ ڕۆناڵدۆ هۆکار بوو بۆی کە بۆرسەی کۆکاکۆلا لە جیاندا دابەزین بە خۆبینیەوە تا پێش دەستپێکردنی ئەم بەرنمەیە نزیکەی 4 ملیۆن دۆلار بەرەو سەر زیان لە کۆکاکۆلا کەوتووە ئەمەشیان پۆڵ پۆگبا کە هەمومان دەزانی یاریزانێکی موسڵمانە بێگومان موسڵمانی ژەبێت تعبیر لەو شتانە بکە کە باوەڕی پێێتیوە تعبیر لەو شتانە بکە کە دینەکەی لێ حرام کردو یاخود بۆی حەڵال کردووەک دەبینین پۆگبا ئەو خواردنەوە کحولی کە لە بەردەمیاتی لای دەبا دووری دەخاتەوە دەیکاتە خواری مێزەکە تاوەی کۆنگری ڕۆژنامە نووسەکە تاو دەکا و دواتر لەو لاخۆدانە کە پاشەوەی تەواو بوو ڕێز لە توانا و یاخود ڕێز لە دینی بەرامبەر و ڕێز لەو هەڵسوکەوتانەی بەرامبەری دەگرێت کە بۆ نمونە کوحول دەخۆن و یا خواردنەوە کوحولەکان دەخۆن پاش ڕۆشتنی خۆی شتەکە دەخاتەوە شوێنی خۆی واتە هیچ بێ ڕێزیەکیان بەرامبەر ناگات تەنها دوورخستنەوە بۆ ئاین و بۆ دینی خۆی خواردنەوە کوحولەکەدا دەبات دواتر دەخاتەوە شوێنی خۆی ئەمە ئەم ڕافتارەی ڕۆناڵدۆش بوو دانەر دەچمەوە سەر یارەکەی پرتوگال لەگەر کۆتاشتی لەسەر بڵێم لە تاقیکردنەوەی یەکەمە پرتوگال ئەم سەرکەوتنەی هێنای تا چەند گرنگە بۆی بۆ یاریەکانی داهاتووی لە کاتێکە دوویاری داهاتووی هەمووان چاوەڕێی پرتوگالن لەبەرەوەی هەمووانیش چاوەڕێی وەڵامی ئەڵمانیان لە هەمان کاتدا پێداگری فەڕەنسا بڵێ بیرمان نەچێ من ڕۆژانەیە کۆکاکۆلا خۆموار کۆکاکۆلا شوشش لەوەیە لەگەڵیانیم و کریستیانۆ لە پێشتری شاخۆی ڕکلامی بۆ کۆمپانیای کۆکاکۆلا کردو و سەروەتێکی لە کۆمپانیای کۆکاکۆلا وەرگرت و قەناعەتی گۆڕاو بۆ چوونیەوە جێ دروستە ڕەنگە زانی بێتی وتبێتی لاری دوێنێشەوە گۆڵ ناکەم باسەچوونەوە کاریگەری زۆر بوو بەڵێ فۆکسێکی خستە سەرخۆی لارەکە بەڵامەوەی این پۆگبا شتێکی یاساییە لەبەرەوەی پێشتریش ڕیبێری و زۆرێک لە یاریزانەکانی تر یعنی بایرەن خۆی کارگەی بیرە دروستکردنی ڕیبێری لە هەموو فۆتۆکانە احتیادی بوو یەک کەسیش پێی نەوت بیرێ بگرە بەدەستەوە بەس جوانترین شتی پۆگباوە بوو کە لە دوایە هێنایەوە گوتی تۆ ئازادی من نایخۆمەوە تۆ ئازادی و ڕیکلامیشە پێی کۆمپانیاکە ئەوی سپۆنسەری یۆرۆشە بۆیە ئەوەی پۆگبا زۆر زۆر شتێکی نازە بوو سەبارەت بە هۆشیاری ئەنجامێریە ینی تۆ بێ ڕێزی هەمومان وایە ڕەفتارەکان بگری باش هەموو کە زازادە هەموو کە زازادە خەڵکی ئێساش لە ئوسترالیا تەڵتەمەکەیان پەتاتە پەرستن لە هەندستان دەوگامی شەزلا پرست بچینەوە سەر لەم یۆرۆیە وەکو یۆرۆی ڕابردوو یاریەک بەرەوە یاریەک یەکسان بە بە خۆر لە قۆناغەکەی ترای یاخود سیاری یەکسان بە لە قۆناغەکەی ترای یاخود یاریەک بەرەو فەرقی گۆڵ هۆکارە بۆی کە سەرکەوی واتە ئێستا من پێشتریش وتم یەک یاری بردەوە پرتوگال ئاسوودێ تەواو فەڕەنسا یاریکی بردوۆتەوە ئاسوودێ بەڵام ئێستا لەسەر چی کەوتووە ئەم کۆمەڵە قورسە لەسەرەوە کەوتووە یەکەم و دووەم و سێم چی ئەبێت چونکە دوایی لەو لاوەبەرەوە هەڵبژاردانەی ترەکەون بەر کۆمەڵەکانی ترەکەون لە بەرکەوتنیان بۆ کۆمەڵەکانی ترە ڕوبەڕووبوونەوەکان قورسە بێ ینی دوێنە شەو ئێمە لەگەڵێک دوو برادەرا چەند ئەگەرێکماندانە بەڕاستی لە قۆناغی داهاتووە ڕوبەڕووبوونەوە بۆ ئەڵمانیا بۆ پرتوگال ئەگەر سێم بێ قورسە بێت ڕوبەڕووبوونەکان زەحمەتە مەبەستم چییە ئێستا
ئەم کاری خۆی کرد لە شاباشی خۆی یا قەنجاڵەپەڕێ کاری خۆی کرد بردنەوەی لە مەجەر تۆمات کرد ئەبێ ئەڵمانیاش لە یاری دواترە لە مەجەر بەرێتەوە و پرتوگال لە پرتوگال ئەبێ دواییش پرتوگال هەوڵ بە لەگەڵ فەڕەنسا یەکسان بێ ئەو کاتار سیشان سەرەکەون بەڵام وەکوی پرتوگال پێشکەشی کرد وەک لە سەرەتا شاوتم ئەمە تۆپی پێی سەردەما تۆپی پێ بە خەیاڵ پڵاوی نابێ حەمەجیان هەزار جار لەم ستۆدیۆ ئەمەمان باسی پڵاو کرد خەڵک حەزی لێ بەڵام ئەنجامەکان زۆر شتێ بۆ ئاسانەکەن یعنیەوە خۆی بارودۆخێکە کە ئەنجام ئەڵمانیا گۆڵی کرد و دۆڕەش زۆر گۆڵی کرد کەچی دۆڕ دەدانە جاوەرە تیرروپشتی ئەو باسی ئەو ئەڵمانیا کرد کە گۆڵەکەی کرد و دۆڕا تیرروپشتێک وا بۆ بکە بۆ بیست بە ڕێزەی کاوەڵامەکە ڕاست بۆ یاری ئەڵمانیا فەڕەنسا کە وەکوتم پێشانگای سپۆرتچێک بۆ کەلوپەری وەرزشی خەڵاتەکەی دابین کردو بە سپاسەوە ئەمڕۆژ تایبەت دەبێت ڕاپرسەکەمان بارینەوان ئیتالیا سویسرا جارێ ناوی دەنکەت چاکەکەم بنەکەی شل بوو بۆ باش دەست خۆش بێ بەسەر چاپ ئەمە ئەو بەڕێز کاک شەماڵ جەلال ئەمڕۆ جوان دیارە کاک شەماڵ جەلال و تیشێرتەکەی منیش ڕۆشە هەر جوانتر دەرکەوت زۆر باشە دەستەکان خۆشدانەرجان پیرۆزی بێ دەستی تۆش خۆش بێت کاکە شەماڵ جەلال بووە براوەی خەڵاتی یارینەوان فەڕەنسا و ئەڵمانیا ئایزان دەچمە ڕیکلام دوای ڕیکلام گفتوگۆکانمان درێژەی دەبێت باسکردن یاری فەڕەنسا ئەڵمانیا هەروەها ڕوبەڕووبوونەوەی لووتکەی نێوان ئەم شەوی ئیتالیا سویسرا بەرنامەی یۆرۆ ئەمریکا با سپۆنسەری سپۆرتچیک ئێرە سپۆرتچێکە گەورەترین سەنتەری وەرزشی لە کوردستان و عێراق بە ئاسانی لای ئێمە بازار بکە دوور لە قەرەباڵغی و جەنجاڵی بەباشی کوالێتی و هەرزانی نرخ سپۆرتچێک بناسەرەوە ناونیشان سلێمانی شەقامی شازمەتری سەر و پردی کۆبانێ تەنیشت ڕێستێورانتی لۆڤان خوار بەنزینخانەی هەڵگورد تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئازانم جارێکی دیکە سڵاوتان لەبێ دانەر لە کۆمەڵە پرسیارەوە دەست پێ دەکەم دواتر دەچمە لای بابەتەکان کاک محەممەد فارز ئەڵێ هۆمێڵز لە ئێستا ترسناکە بۆ ئەڵمانیا توانێت ڕاگررتنی یاریزانی لاوی نییە بەس زۆر بە کورتی وەڵام بەرەوە بەشکە دوایی شیکرایی تایبەت دوای هەڵیگرا بالفعل لەو تۆپی پۆگبا بردی هین بردی با پێ بردی هۆمەڵز هەر نەیتوانی ڕاکا لەگەڵ بەڵام دوجار توانی بە فێڵی ئەزمموی تۆپەکە لە ترسناک نییە ترسناکە کەڵکی نەماوە من سەیرم لێ و هۆمەڵسیبان کردەوە دیشام زۆر ترسنۆکان کاکدابانەرۆ دیشام زۆر ترسنۆکانە یاریەکە بە بەرگری و هێرشی هەڵگەڕاو لە کاتێکا و هەموەستێری پێ دیشام ڕایەنەرێکی سەردەمیانەیە ئەمە مۆستێرێکی ئەڵمانیا لە دوو تایمی یارەکەی کارێکی بە فەڕەنسا کرد فەڕەنسای هەلا کرێگە دیشام نەبووە باش گوناحیشە دوور تۆ بۆ نەوڕق لە مۆرینوە ڕەسوڵەڵێ گیان بۆ نەوڕق لە مۆرینوە حەزم لە تۆپی پێ باش کابێ حەز لە تەکتیکی بەرگری نییە با بۆ حەزم لێ ئەی ستایشی تۆ خێڵەکەی تۆ خێڵ بە بەرگری چامپیۆنز لیگی بردەوە چی بوو ئەمە بەس ئێوەیەڵێت تۆ تەکڕ لە تۆ خێڵ و مۆرینەوەکو یەک بێ نا شتێکی کەیەوە ئەگەر بەنامەی کاکە وڵی نە پێمان خۆشە نە پێمان ناخۆشە کریستیانو ڕۆناڵدۆ یاریزای مێژووی تۆپی پێ من هەندەری ئیتاڵیامە و هەندەری ئەڵمانیا کەسمان کێشەمە لەگەڵ پورتوگال و ڕۆناڵدۆیان نییە ناوەڵە هاوڕێکی عزیزە ئەڵێ پێتان خۆش بێت دیار لای کریستیان و باشتیان یاریزای مێژووی تۆ پێ و تعبیری خۆتە ئاهەنگەکەی لە شوێ ئەڵێ کریستیانۆ گەر بەو تەمەنەوە کە دوو گۆڵی کردو لە میاریا بۆ یاری ئەڵمانیا پێدوانی یاسێکی بەرز پێشکەش بکە چۆن پێشکەشنا هەمیشە کریسیان لە یاریەکانی هەڵبژاردە گەورەکانە
ڕێبەرایەتی هاوڕەکانی کردووە بەڵام ئەوە هاوڕەکانی بوون لە توانای ئاستی کریستیانویانە بوون دەنا ئێستا کریستیانۆ لە زۆرێک لە هەڵبژاردە گەورەکانیش گۆڵی تۆمارە کرد لەم یۆرۆیشا چاوەڕێیەکەین گۆڵ لە ئەڵمانیاش بکە لە فەڕەنساش کاک محەممەد عومەر کۆمنتەکەیەوە هیچ ئەو تایبەتە بە ڕۆناڵدۆ بەو پرسیاری کاگە من محەممەد دەست پێ دەکەم دانەرجان دۆڕانی ئەڵمانیا تا چەند لە ئەستۆی واکم لەفۆ ناتوانانی لە سەدا سەد لە ئەستۆی دەڵێم تا چەند بەڵام ئەشێت لە هەندێک حاڵەتە لە هەندێک حاڵەتە تەماشای پلانەکەیەکی شێوازی یاریکردنەکەیەکەی ئەڵێ لە سەدا سەد ئەمە کارە ساتە بەڵام چەند لە تاریخ ئەڵمانیا بە سێ بەرگری کار یاری کردو ئەوەی کە تۆ یاری ئەڵمانیا سێڤەربرەگەر جێبەجێ کردو یەکێ بۆ لەو پلانانی کە دواتر لە گیانی تۆپی پێشات جێبەجێ کرا بەڵام لەکەیە لە کاتێکا کە دو یاریزانی لاکان زۆر بێزم لە یاری یەکەمی ڕیال مەدرید و چێلسیا گەربیرە بێ 1 ساعت پێش یاریەکە زێدان پلانەکەی گۆڕی کردی بە 3-5-2 تۆخێڵی تووشی شۆ کرد بە پەلە تۆخێڵ یاریزانەکان هێنا قسەی بۆ کردن چی هێنابوو خەڵکی گاتە بە مارسیلۆکە بەڵام مارسیلۆ مەزنترین بەیدەقی زەینەدی زێدان بوو لەو یاریە کە گۆڵێکیشی دروست کرد جوانترین گۆڵ بوو ڕیال مەدرید تۆماری کردو ئاستێکی خەیاڵیشی پێشکەش کرد بۆ لەبەرەوەی هەموو چەقی هەڵبژارد یانی ڕیال مەدرید بوو بە مارسیلۆ ئەم شێوازی پلانی 3-5-2 هەمووان وازیان لێنە ئانتۆنیۆ کۆنتی نەبێت کۆنتی لە 2016 بە جوانترین شێوە جێبەجێ کرد بەڵجیکە سەرەتای کاری ڕانانیەوە بە پلانی لە 2016 لە لوتکە سەردەمی باریەوە کۆنتیەوەی تەطبیق کردو بەڵام مەبەستم چییە لەگەڵ هەڵبژاردەی ئیتالیا ڕاست لە بەڵجیکای پێ بردەوە لە ئیسپانیای پێ بردەوە لەگەڵ ئەڵمانیاش دانە جیڕەی کرد هەتا زازا تۆپەکەی کرد بە ئاسمانە و دینی تێکیە لێ مەبەستم چییە ئەم شێوازە بە کوردەکەی خۆمان پیاوی خۆیەوێ ئەڵمانیا دەمێکەوازی لەم شێوازێناوە شێوازی 4-2-3-1 کە بایرن مینشن جێبەجێ کات و ئێستا زۆرێک لە یانەکانی ئەوروپا و هەڵبژاردەکانیش حەزیان پێێتی ئەم شێوازە لەگەڵ ئەڵمانیاشا زۆرە گوجێ بەس کێشەکە لەوەیە واکیم لۆف کێ دێناوە بۆ سەرەڵم کیڤن فۆلاند دێناوە کیڤن فۆلاندی نەکبەت لە چەند خولێکی کۆتایی یاری و پێکرد تۆم یاریزانە کایێنی ئەبێ پێش یۆرۆ چەند یاریەک سەرەکی بێت و بیخیتە ناو هێڵی بەرگری هەڵبژاردەکانی ترە و ئەو سیاریزانەی پشتیشیەوە هەر سێشان ئاگرن ئێتۆ هاتوو ئەم سیاریزانە و هێناوەتە پێشەوە یاریزانە و لا بردووە ئەم شتە بەداخەوە ئەیڵم یادی ئێستا زۆر لە ئازیزان و خۆشەویستان لە چۆ سەرباسکردن بەڵام ئەمە ئەو شێوازە نەزۆکەی گواردیۆلایەکە گواردیۆلا جێبەجێکە لە یاری کۆتایی چامپیۆنز لیگی شا باجەکەیە ئەڵمانیا خراپ نەبوو حەمەدجان من خۆم چەند ساڵە تەمەنێکە 36 ساڵ 35-36 ساڵ سەیری ئەڵمانیاکەم دوێنێشەوەی کرد لەو دینەی کە بینیم چێشبینیم بوو لە یاریکردنەوەی ئەڵمانیا بەڵام هەندێک خاڵ هەیە کە پێویستە لەسەر ڕاهێنەر هێڵی نێوەند ئێستا لە تۆپی پێیا هێڵی نێوەند خەوت بێ تیم هەڵەوەشێتەوە دوێنێشەو هێڵی نێوەندی ئەڵمانیا وەکو 2010 دەبوو بۆ هاندەرانی ئەڵمانیا شتێک تەقەبول ناکەن چی ناکرد ئەڵمانیا و ئەستێرانی پێشووی نەماوە تۆ بەتەمای تۆنی کرۆس ئێستاش ئەستێرێکی گەوری تۆپی ئەبوو دوور خرێتەوە کوڕە من دوور خرێتەوە کوڕە تو پێ دوای ئێستش نوێر باشترین گۆڵ پارێزە لە تۆڕی گۆڵە باشترین نییە بەڵام یەکێکە لە باشترینەکە باشە یەکێکە لە باشترینی باشە چی بکە ئێستا بۆ واقعی قوبوڵ نەکەین کە ئەڵمانیا ئەو پێگاتەی جارانی نییە هەمە گیان لە درێژایی مێژوو تۆکو چیڤن فۆڵاند کە باست کرد چیڤن فۆڵاند باسی نیمارم بۆ ناکەی کاکە باسی پامپێم بۆ ناکەی چیڤن فۆڵاند یاریزانێکی ئاساییە یاریزانێکی ئاسایی نییە ئاستێکی ناوازی وەکو بەرناردێسکی یۆڤانتۆز وایە باشە بەڵام لەناو پێگاتەی ئەڵمانیایە ئەم یاریزانە جێ ئەبێتەوە بە زۆر بە باشی بەڵام ئەڵمانیا تاریخی تۆپی ئەڵمانیا کۆمەڵە یاریزانن کە لە لووتکەیە لەگەڵتان ڕاستە یعنی چیڤن فۆڵاند دۆمانە نابێت لەگەڵ گەوری ئەڵمانیا نابیان بێن هەمە گیان لە ئەڵمانیا بکرێ پلان ڕۆڵە بینێ یاریزان جێبەجێکاری پلانە ئێستا دوێنێشەوە مەموەستێرەی فەڕەنسا دوێنێش لێرە باسم کردن یەک هەڵەم پێ بڵێ نەبوو
ناڵێ دێشام نایڵێ ئاوا گرتوونی من بۆیە پێم گوناحە دێشام لە هەڵبژاردەی فەڕەنسا بڕۆ با بە مێژوو تۆمارەکان پیاوە زۆر عاقڵە خەڵک گاڵتەی پێکاڵە ترسنۆکە ئەڵمانیاش پستانێکی وای نەکرد ینی حەمەجان ئەسە من پێش بەرنامەکە بادانن باسی شتێکمان کرد من و تۆ وتمان تاریخی تۆپی ئەڵمانیا و جوڵەکانی ئەڵمانیا و دەستکەوتەکانی ئەڵمانیا ئەو تیپە بووە کە ڕەئەس حەربە ڕۆڵێکی کاریگەریە بووە لە بۆشکردنی تیپی ڕکابەرە یاری دوێنێ شەوی ئەڵمانیا و فەڕەنسا چ جیاوازیەکێ بوو لەگەڵ یاری کۆتایی چامپیۆنز لیگی نێوان چێلسی و مانستیە کە گواردیۆلا هەروایە کرد هەر لە ناوە ڕاستەوە هەر ئەویست خۆی پیاکە بەبێەوەی یاریزانێکی سەرڕەم یاری پێ بکە چ جیاوازیەکێ بوو تەواو ناوەڕاست داخراوە کە تۆپ کە دوایی نازامی تر ئەم ڕایەنەرە بۆچیەوە بڕیارە یا دوایی بیری کەوتەوە کە لاکانی ئەکتیف کردەوە چەند تۆپ چۆن ناوچەی سزای فەڕەنسا چەند جار مەترسی دروست بوو یعنی حتا فاران قەریب بوو تۆپی بکات بە گۆڵی خۆیانەوەکەوەی هۆمەلس کرد گنابری چەند تۆپی فەوتان مۆلەر کە هاتەوە ئەملا تەواو ئەڵمانیا حەمەدجان ئەڵمانیا هەڵبژاردەی فرەهێرش بردنە فرە یاریکردنە هەڵبژاردەیەوە نییە لە ناوەڕاستی یاریگاوە هەر تۆپبەری بڵێ ئەیشکێنم کاکە ناشکێ سەرەتا کانتێ لەو بەردەمەیە بوو هیچ کێشەی نەبوو تۆنی کروس فشاری خستە سەر گۆندۆگان یاری لەسەرە کرد پۆک باش گەڕایەوە پۆک باش بووی بە یاری دەدێری دوایی کە زانیان فشارەکە زۆر بوو گریزمانیشت بڵم لەگەڵ لەسەر ئەڵمانیا پێرفێکت بوو دەبێ باسی هەنگاوێکیش لە پێش ئەڵمانیەوە بەبەستم لەوەیە یواکیملۆف تا چەند ئەو کەرەستانی لە بەردەمە کە بتوانێت لە یاریەکانی داهاتوو شێواز یاریکردنی ئەڵمانیا بگۆڕێ بۆی کە ئەڵمانیا بە سەرکەوتنی شایستە و بە ناوی ئەڵمانیا بگات من سەیرم لە شتێک حەمەدجان هەموو دنیا لەلایەکە لە زۆر شتە ئەڵمانیا لەلایەکن لە بەتەنیا هەر تەماشاکە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئافرەتێکی وەکو مێرکە چی لە جیان لە ڕاستەکە ئینجاستان نەمەوە باس دانا سەیری کە باسی عەقلیەتەکەم ئێستا بزانە ئەو بەم بۆ چ خاڵێک ئەم ئافرەتە چی کرد لە دنیاە چ گۆڕانکاریکی لە دنیا کردووە ئێستاش لە شوقەیەکایە لە شوقەیەکای 74 مەترە باشە واکی ملۆف تۆ ئەڵمانی بیرکردنەوەت ئەڵمانیە ئەم کە لە ڕقیە چیایکەی تۆپی پێ بەکەی دوێنە شەو ستۆدیو بین سپۆرتیش تەحەدایەوەی کردوتی بە پلانی ئیتیحادی ئەڵمانی و بە داواکاری گەورەکانی ئەڵمانیا بڕیاریەوە هۆمێلس و تۆم مۆلەر بێنێتەوە ناو تۆماس مۆلەرم بەس پێ باش بوو بگەڕێتەوە لەبەرەوەی هۆمێلس لەگەڵ دۆرتموندی شاو ئاستە پێشکەش ئەمە داواکاری گەلی ئەڵمانیا و بەرپرسانی وەرزشی ئەڵمانیا بۆ لەوەی کە هۆمێلس و مۆلەر زۆر لەو باشتر دەبێ بگەڕێنەوە پێگاتی باشە بواتینگ زۆر باشتر بۆ ئەمە ڕای بۆچوونی خۆمانج بەڕێزەی کە ناگەیتە هەر ڕای من ئەڵێم ڕای خۆم ڕای من لێرە وەکو کەسێک کە چەند ساڵە لەم بوارەیە کارەکە پێتەڵم بیان سپۆرت پێرەش و پێشکەشکارەکە و میوانەکە بوو بە دەندەنیان لچیان لێ کردبوو لچیان لە یەکەڵە خۆتان مەبەستم چییە؟ هەمەیان ئەو شتانەمان نییە مەبەستم چییە؟ تۆپی بێ بە کە لە ڕقی نابێت کاکەجان چەند ساڵە هاوارەکەین تۆپی پیانی باشە ئەم کابرایە ئەوروپی ئەم کابرایە ئەڵمانی نازانێت من دڵنیاتەکەمەوە لە یاریەکەی پرتوگالی شاروایەریق باش هەر بە کە لە ڕقی شارەوێ خۆی بکە بە ناوەڕاستە دێم تۆسیش لۆف گۆڕانکاری ناکەی ناکە لە سێڵمان بەو یاریان جا کێشەیەکی شیان پیاوە یاریزانەکانی 2009 ئیتالیا ماوە وەرگرتنی ڕای هاوڕاتیانم ماوە لەسەر فەڕەنسا قسەیەکم بۆ بکەی فەڕەنسا پێرفێکت بوو خۆی گر لەژێر ئەو فشارەی ئەڵمانیا خستیە سەری کۆمەڵی ناوچەی لە ئەڵمانیا داخست ئەڵمانیا نەیتوانی و ناوچانە بکاتەوە و یاریزانەکان یارە واقعی فەڕەنسایی کامەرجە بە زۆر جوێنی نەشگات گرنگرۆیە واقعیان ناڕوا بۆ شتەکە حەمەدجان تۆ ئەم شەوە خەویت لە خەوتا لە ڕۆمایت لە ناو یاریگای ڕۆمایە بە تیشێتەکە و داکەنی و ئاواکەی جەماعەتی پەیام تەلەفۆنێ بۆ گەناڵم بەیانی زۆرە بەرنامەتەیە خەبەر دەکەنەوە لە ڕۆمانیت لە سلەیوانیت هەر بۆ خۆ خەو ببینن چییە؟ واقعی نەبیت لە ڕۆمانە بووم باش تورکیا وێڵز ڕۆمان بووە تورکیا وێڵز کۆمنتێک لەسەر یاری تورکیا وێڵز بە تایبەتی کە تورکیا یاریەکەم بەرامبەری ئیتاڵیا شکستی خواردەوە و وێڵزیش
یەکسانبوونی تۆمار کردو بەرامبەر بە سویسرا لە کاتێک یاریەکانیشی لە یاریگای خۆیەتی. بەڵێ ئەم یاریە بۆ هەردوو هەڵبژاردە سەنگی مەحەکە و توانای ڕاستەقینەی هەردوو لا دەرەخە ناتوانانی بە تورکیا بڵێ لە بەردەم ئیتاڵیا بیبەرەوە قورسە ڕاستە تورکیا هەڵبژاردەیەکی بێزە بەڵام ئەشێت حەمەدجان لەم یاریەوە تورکیا ئەسپی خۆیتەوە زنو بێتەوە من دایم وتومە نمونە زۆرە لە مێژووی تۆپیا 2010 ئیسپانیا یەکەم یاری مۆندیالی بە سویسرا دۆڕان مۆندیالی برد ئەڵمانیا 2010 یەکەم یاری بە کرواتیا دۆڕان گەشتە یاری کۆتایی یۆرۆی 2010 بۆیە ئەشێت تورکیا لەم یاریە بەرامبەر وێڵز ئاستێکی نازەتر پێشکەشکا وەکوتم هەڵبژاردەکان پێویستیان بەیەک بردنەوەی بۆی بگەنە قۆناغی داهاتوو و وێڵزیش ئەگەر بێوێت گاریزبێڵ و هاوڕەکانی باشتر بەدەربکەون و ئاستێکی ناوازەتر پێشکەشکەن ئەتوان لەم یاریەوە بردنەوە تۆماتکەن و سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو وەکو یەکێ لە هەڵبژاردەکانی بەریتانیا مسۆگەر بکەن بۆیە بۆ هەردوو هەڵبژاردەکە یاریەکە هەم گرنگە و هەم ئێمە بینەریش دڵنیام چێژی لێبین زۆر باش کاگالان ئادنانجارێ هیچ پێوەرێک نییە دنیای پاڵەوانەتی ماوە کۆتایی بێ بۆی کە باشترین یاریزان دیاریکرێ تۆ چێژ لە یۆرۆ و لە کۆپا ئەمریکا و لە پاڵاوانەتەکان وەرگرێت لە دەستپێکی خولەکان وەرگرا هێشتا زۆر زۆری ماوە بۆ باشترین یاریزانی جیان هەل ئێستا و تامەزرۆ باشترین یاریزانیان پێوەرەکانی چی بێت دەسمە لای ڤیددیۆیکی تایبەتی هاوڵاتیانی ڕانیا سەبارەت بە ئەنجامی یاری نێوان ئیتالیا سویسرا یارێکە یاریش خۆش پێم وایە چێکە لە یاری بێزەکانی ئەم ساڵی یۆرۆ بەپی پێشبینیەکانی من ئیتالیا پێکاتێکی باشتر و تۆکمەتری هەیە هەرچەندە سویسراش بەهێستا بەڵام پێم وایە سێبێک دێ بۆ ئیتالیا پێشبینی من ئیتالیا چکە ئامادەترەوە یاریزانی زۆر باشی لە بەردەستیدا بە پێشبینی من 2-0 بۆ ئیتالیا ئینشاڵڵا وەچنی من ئیتاڵیا دەیباتەوە چکە ئیتالیا لەو ماوەدا زۆر بەقۆدە بەتایبەتی لە یارەکانی ڕابردوو کە 28 یاری کردووە بەبێ دۆڕان کەمترین گۆڵیشیان خواردەوە کە وەزام عەود گۆڵە بەسەرپەرستی ڕۆبەرتۆ مانچینی کە ڕاهێنەرێکی زۆر باشە لە ئێستادا پێم وایە ئیتالیا 2-1 دەیباتەوە وڵای بۆچوونی من ئەوەیە سویسرا چەندین یاریزانی باشی ئەزمووی تێدا هەروها ئیتاڵیاش هەر بەقەوەتە بەڵام سویسرا بەڕای من سویسرا دەیباتەوە وڵای من بە بۆچوونی خۆم 3-1 سویسرا ئەباتەوە لە ئیتالیا یاری سویسرا و ئیتالیا هیوام سەرکەوتنی ئیتالیا ئینشاڵڵا ئیتالیا دەیباتەوە وڵای 2-1 ئینشاڵڵا بە حکومەوەی ئیتالیا تیمێکی تۆکمەترا 2-1 بۆ ئیتالیا وڵا سەبارەت بە یارەکەی ئیتالیا و سویسرا وا تەسەوور دەکەم کە ئیتالیا بێتەوە لەبەرەوەی ئیتالیا ئەزمونێکی جوانی هەیە و دڵنیاشم 2-1 دەیباتەوە بە بڕوای من ئیتالیا دەتوانێت سەرکەوتن بەدەست بێنێت چکە تیپێکی گەنجە و یاریزانی زۆر بە ئەزمموی هەیە لەگەڵ ئەو تیپەکە گەنجە یاریزانی یاریزانی بە ئەزممویش لەگەڵیان بەشدارە بە بڕوای من 3-1 سەرکەوتن بەدەست دێنێ بەرامبەر سویسرا یارێکە یاریش خۆش دەبێت پێم وایە چێکە لە یاری بێزەکانی ئەم ساڵی یۆرۆ بەڵێ حەزانم جارێکی دیکە سڵاوتان لێبێ بڵێ ئیتالیا سویسرا ئیتالیا دووەم تاقیکردنەوەی خۆیەکە بەوەی کە بتوانێت تا چەند بۆ پاڵانتی یۆرۆ ئامادەیە پامێکی باشیان لە یەکەم یاریە سویسراش یەکسانبوونی تۆمار کردو بەرامبەر وێڵز بەڵام مانچینی لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە تاکی دیلەوە کردو لە ماوەی ڕابردوو سویسرایەکێک بۆ لەو تیپانەی کە دش بە ستایلی ئەمە یاری کردووە تیپێک بۆ بەرامبەر لەبەروی بەهێز و توانە یاری کردو ئەمانیش پشتێکی زۆریان بەهێز و توانە دواتر ئەم تۆزێ مارەی کە لە ئیتالیا سەر ڕەونەقی یاوە تاوانێت لە شێواز یاریکردنی مانچینە لەبەرەوە بە یاریەکی زەحمەت بۆ خۆیانی وەسفەکە ڕوبەڕبوونەوەی سویسرا ڕۆبێرتۆ مانشینی پەلەی نییە لەسەر پاڵەوانێتێکە حەمەدجان ئیتالیا چەندان ساڵە پاڵەوانێتی یۆرۆی نەبردۆتەوە بۆیە مانشینی دانانیشێ قسەی زل و قسەی بێمەعنا بکە یاری بە یاری بڕیاری خۆیە خوێندنەوەی بۆکە ئیتالیا بە درێژایی مێژوو وڵاتێ بووە لە هەموو شتەکانە تایبەتمەندێتی خۆی هەبووە لە هونەرە لە مۆسیقا لە نیگار کێشانە لە فەلسەفەیە لە کۆمەڵە لە بیناسازیە و لە فاشن و لە تۆپی پێشە بە هەمان شێوە تایبەتمەندێتی خۆی هەیە تەنان لە شێوازی سینەماشە
تایبەتە ئیتالیا بۆیە ماشینیش ئێستا ئەوێت ئەم تایبەتمەندێتیە پیشانی گیان بە هەر لە دەستپێکی یاری یەکەم لەگەڵ تووشار خەڵک بەس بە چاکەتەکەی بەری ماشینی سەرسام بەس بە چاکەتەکەی بەری ئەمە پێمانەڵە کە ئامادەن ئەنیقن ڕێکپۆشن خۆی و یاریدە دەرەکان وەستاون وەکو تۆ ڕێکپۆشن حەزەکەی سەیریکەی ئەنجا ئەم جوانیە ئەم ڕێکیە ئەم هاڵە ڕێکپۆشیە گوازراوەتەوە بۆ هەڵبژاردەکە هەڵبژاردەکەش بە هەمان شێوە یعنی نەمبینی ماشینی بێت بە تراکسودێک و کالەیەکە و تیشەرتێکی لە بەرا بێت و کاسکێتێ بکاتە سەری و بنێشتێ لە دەمیا بێت نە ڕێک هات وەکو ڕاهێنەر وەکو ڕاهێنەر ڕێبەرایەتی ئەو 11 یاریزانەکە لە نەوێ یاریگە ئیتاڵیا زۆر بە وردی هاتووە بۆم پاڵەوانیتە نشستی 2008 کۆتایی هاتووە دەمێکە بوو بە مێژوو تۆپی پێ ئەمڕۆ سبەی نییە تۆپی پێ دوێنێ نییە تۆپی پێ دوێنێ نییە ئەگەر دوێنێ وایە مەجەر یەکێ بووە لە مەزنترین هەڵبژاردەکانی تۆپێ لە دنیای یەکێتی سۆڤێتی جارانیشێ بۆ لە هەڵبژاردە مەزنەکانی مێژووی تۆپێ بەڵام ئایا ئێستا تۆزەیکە کە رووسیا یاری هەیە ئایا رووسیا و هەڵبژاردە گەورەیە ئایا مەجار ئەو هەڵبژاردە گەورەیە نەخێت تۆپی پێ ئەمڕۆیە بنیادنانە بۆ داهاتوو ماشینیە ماکە حەمەجان ماشینی پەلەی نییە ماشینی عیلاقەی یاری تورکیای نەماوە ئێستا ماشینی ئێستا عیلاقەی یاری سویسرا هەیە چی بکە بەرامبەر سویسرا چی بکە بەرامبەر هەڵبژاردەیە کە وەک بەڕێزی شاماژت پێ پێشتری هەمومان بینیمانە سویسرا هەڵبژاردەیەکە لە شێوەیە و هەڵبژاردانە یاریەکە کە ئیتالیا پێخۆش نییە بەڵام کام ئیتالیا پێخۆش نییە ئیتالیاکەی جاران ئەم ئیتالیانە ئەم ئیتالیایش وەکو هەموو هەڵبژاردەکانی تر شێوازی خۆی گۆڕیوە یاریکردنی خۆی گۆڕیوە سیستەمێکی تایبەت لە تۆپی پێ پێشکەشەکات کە ئەم سیستەمە تایبەتە بە ئیتالیا ئێستا من کۆدی مۆبایلی تۆ نازانم تۆ ئەیزانی تۆژی من نازانی بۆ لەبەرەوەی سیستەمی مۆبایلەکەی من پەیوەستە بە منەوە هی تۆش پێوەستە بە تۆ کەواتە ئەوەی ڕۆبێرتۆ ماشینی دایە ڕێژێ بەس ئەوەیە و ئەوە توانێت کۆدەکانی بکاتەوە من تاکو ئێستا لە سەرەتای یۆرۆ وەک بە ڕێز ئاماژە پێ ئێستا قۆناغی یەکەمی هەموو یاریەکانمان بینی دوو ڕاهێنەرم بینیوە کە فەیلسوفن لە جێبەجێکردنی پلانەکان و هەڵبژاردەکانیان کۆنتڕۆڵ کردووە ڕۆبێرتۆ ماشینی لەگەڵ دێشام ئەگەر ئەم دووەڵ بژاردەیە بگەنە یاری کۆتایی یۆرۆ زۆر خۆشە ئەم دوانە یاریەکی هەم مێژووی هەم ناوازەمان پێشکەشەکان بۆ لەبەرەوەی وەکو پێم وتی فەڕەنسام نەبینی هەڵەیە بکا بەرامبەر ئەڵمانیا من عیلاقەم نییە ئەڵمانیا و فەڕەنسا چی من سەیری لە بابێکی ترەوە سەیرەکەم ئیتاڵیام نەبینی بەرامبەر تورکیا هەڵەیە بکە عیلاقەم نییە تورکیا پچکۆلەیە تورکیا چییە تورکیا نازام داگیرکاری کوردام شتە قۆڕانە نا من وەکو یاری ئەڵم ئەم شەژی ئیتاڵیا بینینەوە بەرامبەر چێ بەرامبەر سویسرا و ئیتاڵیا نزیکن لێکەوە زۆر شتیان لێکە چێ و یاریزانیشی زۆر لە سویسریمان بینیەوە لە ئیتاڵیاریان کردو بۆیە شێوازەکەیان لەبەرە یاریەکە یاریکی ناوازا بێ یاریکی جیاوازە بێ یاریەکە بێت کە هەردوو لە هەوڵی تەواوی خۆیان ئێن بۆ ئەوەی سێخاڵی یاریەکە دەستەبەرکە نەگێخا پرسیارێک بە دوو ئەگەرەوە بردنەوەی ئیتالیا لە میاریە چیە گەێنێ و شکستی ئیتالیا لە میاریە واتای چی بردنەوەی ئامادەیی تەواوی ئیتالیا سەلمێنێ ئەو شتەی کە ڕۆبێرتۆ مانشینی پێخۆشە ئەو شتەی هەواداری ئیتالیا لە ناو ڕۆما و لە سلێمانی و لە ڕانیەش پێی خۆشە دۆڕاندنی ئیتالیاش گومانێکی کاتی دروستەکە بەڵام دواتر لە یاری سێمە ئەشێ ئیتالیا وەڵام باتەوە سەر ڕای ئەوەش ئیتالیا یاریەکی بردوتەوە ئەشێت لە قۆناغی شانزەیە ئەم هەڵبژاردەیە ببینی باشدانێت بە ئەم چەند خولەکە پێشۆی کۆتاشت بڵم لەسەر ئیتالیا و سویسرا تایبەتی کەم بە وەڵامی ئەو کۆمنتانە زۆرێک پیان وایە ئەڵمانیا ئەوەی کە دانە خۆشت باست کرد ئەڵمانیا یاریکی زۆر باشی کرد تەنها گۆڵی نەکرد و باش کاک دانە حەزەکەی کوپا ئەمریکا شێوی بە حەز بە حەز نییە شت بە حەز نییە حەزی خۆ حەزی تایبەتی توێ حەزی بە دانە وەکو من پێم خۆشە میسی جامێ لەگەڵ وڵاتەکەی بێتەوە بەڵام بەرازیل ئامادەترە
باش نا ئەو حەزی توێ ئەڵێ من حەزەکەم حەزی من ئەڵمانیای خۆلیان نییە ئەڵمان کاک محەممە و کاکدانەر هەندەری چیانێکەوە بزانم 6 ساڵ 8 ساڵ پێشێزەداڵات تاکە ڕۆژنامە نووسی کورد بووم بارێن منیخ و بێگوامنیش بەرداوام پێداگریم لەوە کردوانێ و ساتەوەختەشی کە بەرنامەم پێشکەش کرد تم گرنگە بۆ من کە بزانن من هەندەری ئیتالیا و میلانم کاتێک باسیەم دووتیپاکەم عەتف و هەستم زاڵ نەبێ بە سەرما وەک لەوەی کە بیشارمەوانێ و دانیشتم لە ژێر و لەنگیری بکەم و یەکێک لە پرسیارەکانیش کاگالان کاگالان وەکوی کە پێم وتی بۆ باشترین یاریزانی جیهان هێشتا زۆر زووە پێوەرەکان هەر پێوەرەکانی ڕابردوون دەنگانی کاپنەوە و دەستکەوتانی یاریزانێکی هێنێ و لەگەڵیشە کۆمنتێکمان بوو بە لەسەر ئاستی هۆڵندا لەبەری باسی هۆڵنداشمان کردو بەس لەبەر خاتری کاک ئالان با نەڵێ وەڵامی پرسیارەکەم باوەەر نەگیراوە هۆڵندا هەڵبژاردەی بۆ بە درێژای مێژوو زۆرترین یاریزانی باشی پێشکەش کردووە یاریزانی هەم بەهرەمەند و هەم خاوەنی تەکنیکێکی بەرزیاریکردنی پێشکەش کردو بەڵام کاتێککە بووە بە هەڵبژاردە بووە بە کۆ هەڵبژاردەیەکی باشنی کۆتاشت لەسەر سویسرا چاوەڕی چ دەکەی لە سویسرا لە یاریەم وەک گوتم سویسرا خاڵێکی هەیە ئەگەر بشتوانێ لەم یاریێشە خاڵێکی کە دەستە بەرکە و هەڵی گرێ بۆ و شەڕی کە چەند ساڵێ لەمە پێش لەگەڵ تووشیا تەنانم کارگەشتەوەی لە ناو هاندەرانیشەوە لە یەکەنەکەی یاریە بێ بەڵێ ئەو کاتە سویسراش بلیتێک بۆ قۆناغی داهات و دەستەبەرەکە واتە سویسرا ئەم شەو بە ئەگەری ئەوەی ئەگەر یەکسانیش بێ یاریەکە بەس ئیتالیا شتیوە قبوڵ ناکە بەڵێ تەوەرەکانم کۆتایی هادانەرجان بۆ قۆناغی پێشکۆت عراقی سەرکەوت بێگومان زۆر باشە دانەرجان سپاس بۆ ئامادەبوونێ بێگومان دانەر بەهۆی ئەرشێکی تایبەتی خۆی بۆ چەند ڕۆژێک لەگەڵ تۆپی سەرمێزی یانەکانی عێراق و لەگەڵ لیشێتی تۆپی سەرمێزی عێراق ئەرشێکی تایبەتە بە خودی دانەر ئەسڵانەوە بەسم لەوەیە خودی دانەرکاڵم ئەرکی تایبەت ئەرشێکی تایبەتە بە خودی دانەر ئەسڵان بۆ چەند ڕۆژێک لێمان دابڕێ بەڵام بەرداوامی دەبێت لەگەڵمان و لەگەڵ بەڕێوەچوونی پاڵەوانتەکان لە سپێنەوە هەکاری قانع بۆ چەند ڕۆژێک لامان میوان دەبێت جارێک تر سوپاسی ئامادەبوون یەکەم دانەرجان و چاوەڕێشتین سەفەری خێر و سڵامەت و بە زوویش گەڕێیتەوە لامان ئینشاءڵڵا ئایزانم وەک ئاماژەم پێکرد ڕاپرسی ئەمڕۆ تایبەتە بە یاریینەوان ئیتالیا سویسرا سبێنیە کاژمێر سێ لەگەڵ هەکاری قانع لە بەرنامەی یۆرۆ ئەمریکا بە سپۆنسەری سپۆرتچێک پێتان دەکەمەوە سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ دانەڕستان سپاس بۆ بینەری ئەوەی ئەزیز تا بەرنامەکانی داهاتوو خواتان لەگەڵ